دەناکەوی باوانە شێوێ وەرە خوارەوە پەنجە لا بەبانەی قرتێنم ئەڵێم تەنکێکە و چاکرد تۆزێ سابوونم لێیا و گرتی دەباشە دەی باش ئەوە چی؟ دایکە ئەوە بۆ وەگری کچم دایکە خاڵی جنێوی پێیاو باوکەڕ جنێوی پێیای ئەرە وەڵڵا چەند جنێوی پێیای یەک جنێو ئەکە باوکەم ڕۆ یەک جنێوی پێیاوە با جنێوی پێ با مێردێتی تۆ ڕۆژی حەسار جنێ بە منەی شتێکە قسە لە قسەمە مەکە خەریکە شیا دەبم باوکە ڕۆ جنێوی ئەوە بە کچی من جنێوەکە چی بوو؟ وەڵا پێوتم بێمێشک ئەکە باوکەم ڕۆ بێمێشک بێمێشک بە کچی من بووترێ بێمێشک ئەرێدا باسە بێمێشک چییە ڕۆژی هەزار زمانی زبر بەکاری لە قسەی ناشنی بە منەڵی ژنێکە قسە لە قسە مەکە خەریکە بەرچاوم ڕەژە بێت کچی من جۆ بکرد ئەمە ماڵی باوکتە خۆتی کێنان هەیە هەربی خۆیت ئەگەر لە خۆ بێ لە مناڵەکانش بێ لێرە بن خواکە ئەو خایک دێ بەخوا هەزار جوون شەقی بۆ تەواوەکەم قوربانی باپیرە بم بۆخوان لێرە یاری ئەکەن دەی سوالی کۆڵم بە جواب بگرە تەربێتی مناڵەکانی ها من تااقەتی ئەو بەس بمنێ بەخوا کە کەل بووم لێتان هەمووتان سەر لە پاچاکەم یەڵە بۆ ژوورەوە دەی زیان لێ بێرە باوانە شێ بڕم تبکەنە بێنە یەڵە بۆ ژوورەوە دەی ڕاکەن دەیڵە قازی سەر هاری نەک بەسە قازی سەر بڕە یەڵە تۆمە دەرە دەی خوا خۆشە پیاوە ئەوە مەسەی تڕ بێ قازی دەکوێ بێ مامەجان چەنە بازی خۆشە هیچم نەوتوم نابێ یعنی تۆ بەو کوڕێکەوە کچی من ئاوا جنێی پێبەی مامە وەڵڵا قسەی ناشی وەس قسە نەکەیت دەبیڵە بە ئەو خێزان لە ڕوویە لە بەردەمی منا قسە بکەیت خ چی و تو خبا مۆزعەکە بۆ باسکەمتان چی بووە نادەمەوە نایەتەوە چییە بێ بێتەوە بۆ ماڵەکە لە بەرەو مناڵانە ئەزانی ئەمڕۆ تۆ زۆر گوو لاڵە ناناسی وەکو من لەواچێت یەک قسەی بەسیتم وەرە بابە ئەویش عەسەبیە لە تۆ ئەخەمە چیم پێوتو هیچ تیژ خراپم پێنەوتووە قسە نەکەیت ئاخ حەیف دەڕێ فیزیکی مڕەبەعم پێ نییە بۆ بڕۆکەیتەوە نەوەڵا ئەو کاسەی سەرە دەکەمەوە بزانم چی تایە بێمێش پڕە هەی تەبعاً پڕە بەڵام لە مۆخ نا لە کا دەتۆ مام واز لەوە بێنە یەک قاجلی کوردین بۆیە ناوی ناو سیارەکە شاس بۆم قاتی من چێتی ئەها چەند جوانە وڵی مامە پێ ناخۆشنی چەند سێر دەگەم لە دیواری قوڕەتی ئەدەب سێز بێئەدەب دیواری قوڕ علە قەلبوتە لە نسکافاتی هەر علە قەلبوتە لە نەستەلاتی لە بەڕۆتی ئەدەب سێز دیواری قوڕ ئەودار بکەم بە کونی قوڕتە ئێمامە وەڵی من یەک جنی بەسیتم پیاوە تەنا پێم وت بێعقڵ باوکەڕۆ بە کچی منەڵی بێعەقڵ بە کچی کێهی من ڕۆژی دە 12 سوڵحەکەم لێرەیە ڕۆژ نیە دوو ئاگر نەکوژێمە لەم ئاوایەیە بۆ لاریق داوامەکەی حەریق ناجسن ناڕەسن بەڵێ تۆزێ سوورم بەڵام حەریق ها بوو تۆ پێنم مامە جۆ بگرە من گوڵاڵە هەر ئەبەمەوە یعنی بەمەوە آخر ناهێڵم ئاخری بەمەوە بەخوا هەردوو قاچێشیە قاچیم نەشێنی دوڵە هەری بەمەوە ئەی بیتەوە بەڵ ناڕەسەنی ناجەسن ڕانەکەی ئاوەرە وەرە کوڕی ئەوە چێکە گوڵە لێ نەکەنەوە گاڵتان پێەکەن ئەوە دانی شەوازیان لێ بێنە ماڵی باپیریانە هەروە سو تاقەت لیان چوو تۆ قسە لە قسە مامەکە کە قساکەی بەرچاو بڕەژە بێ پیاو بکوژم و ئەو خەمۆکو یەکە لا چۆرم لە دەیت یالا ژورە دەیت باوکەڕۆ سامم گرانە کوورە و هەنجیرە گەڵاتان پێوە نەهێش کوڕی ئەڕاوەسن بۆ پیرۆز بێ برا هەرە خالید براکەم بێتاقت مەبە بۆ خەمە خۆی کورە کاشی من چۆن خەم ناخۆم معقولە لەسەر دوو کەلیمە تێگە ئەو خەزورە کەل لە ڕقم ژنەکەی لە من سەرنەوەتەوانێ دەمێ پێم و بێمێشک ئەو ڕۆژەش پێم و بێعقڵ لەسەر ئەم دوو کەلیمە بەسیتە هەرەوەنە نەبەخوە خالید براکەم نە من ئەزانم قسەی جوام بکەم نە تۆش مامۆستا دەنێرین قسە سامانەڵی مامۆستا قوتابخانەکە بەڵێ براکەم خالیجان ئەوە نە زمانی شین ئەو نە قسەی خۆش ئەو نە قسەی جوانە حەق قسەی بکە لە هەر مەجلیسێکە مال لە کوندێنێتە دەرێ دەکەواتە ئەوی جان هەزار جار مامۆستا سامە مامۆستایەکی مستەقەف و خێنەوار کەواتە مامۆستا سامان دەنێرین مامەجان خوا قبولی ناکە ئەمە خێزانە ئەمە عیلەیە ئیتر ناخۆشییانە بێ کێشیانە بێ لێکترازان ئەبێ ئەخ لەسەر مەوزوعێکی ئەوها بەسیت و بچووک تۆ چۆن ئەبێ پێداگیری بکەیت و ئەو کچە داگیری بکەیت و نەینێریتەوە کاکە وەڵا گوناحن وەڵا خێرت ناگا تۆ لە جیاتی ئەوەی کە سوڵحیان بکەیت و لە جیاتی ئەوەی کە قسەی خێریان بۆ بکەیت و پێکیان ئاشت بکەیتەوە تۆ بووە پێداگیری ئەەکەی دوای ئەو ڕۆژە خالید هاتوو بەلام بەسمانە ئەپاڕایەوە خالی کەری کوێ خالیدی زاوات پیف کاکە تۆش پیاوێکی دنیا دیدەیت تۆ پیاوێکی بەتەمەنی کاکە دوو قسەی خێران بۆ بکە کاکەەوە من هاتوم ئێستا ئەمەوێ ئەو مۆزوعە چاکەم و سوڵحیکەم و بەشکەم لەگەڵ خۆما ئەو کچە بەرمەوە مامۆستاییان قسەکانت تەواو بوو بڵێ
ئەزانی بۆم دەرکەم من پیاوێکی زۆر بێعەقڵم. ناخوانەکە دوور لە تۆ بۆ واڵێ ئەزانی بۆ چکە 2 دانە سەعاتە گوێم لە جەنابە گرتووە. یانی چی؟ بۆ معلوماتێ هەتا تۆ قسەکانت تەواو کرد من 23 مێشم بژار بە گوانی ئەو مانگایەوە. بەرمامە گیان بۆ خاتری خوا من مامۆستام دراسی دنیام کردو کتێب دەم خوێندۆتەوە من مامۆستام پێوەردە فێرکردن فێری مناڵانی خەڵکەکەم. ئەیسا ئەو کتێبی بەردەستم باسی ئەوەکە باسی بەختەوەری خێزانەکە باسی شیرازەی خێزانەکە کاکە لەو بینیا بەس مناڵی قوربەسەر قوربانیەکەیدا. مامۆستا مناڵ هەردوو چاوی دەرەهات کتێبی دنیا خوێن بێتەوە حەیڤە و کتێبە نەخوێنێتەوە هی نووسەرێکە ناوی قافتیم کە لە ڕق ئەڵێ هەر خەزورێک تەنەزول بۆ زاواکەی بکە مووی پیاوەتی پێوە نییە. ئازار دێ؟ ئازاری کە لەسەری تۆ هەیە بۆ کە لەسەری من لەبەرەوەی ئەوە نەعەقڵیتیانە. وەرە دەبڕۆ بێعەقڵ سەیریکە 200 کیلۆ هاتووە نەسیحەتی منەکە. هەرێ ئەو مناڵانە بۆ هاتوونەتە حەوشە ئاوەرن وەرن. ئەونی چۆن گیرم خوارە بەدەست مەحموود کە لە ڕقی خەزوورمەوە. خالید براکەم هەڵسە دوکانەکە بکەرە مشتری چاوەڕێتەکە ئاوا نابێت دنیا. پێو کۆرەکردنەوەی دوکانی چی ئەونی ژیان بۆ من ئاگام لە خۆمە بەدەست ئەم خەزوورە دەماخەمەوە ئەم خەزوورەکە لە ڕقەمەوە کاگە ژیان من ناتوانم بیشکەم ڕۆژێ خەیاڵم بڕوا مەقەسێک گوێزانێک شتێ بکەم بە گوێی زەلامێکە قژێکی بۆ سەقەت کەم کاکە حیاو ناموس کەرامەت مەچێ من. براکەم خالید فکرەی تازە هاتە مێشکم. ئادی چییە؟ کاخەدرە ناسی؟ کام خدر؟ کاخدری خۆمان جومەنی ئاوایەکە. ئەو ڕفقی باوکمە ئەو دەنێرینە لای؟ وڵای ڕاستەکەی بە قورعان ڕاستەکەی بیری کاخدرم بۆ نەبوو من پیاویشی پیاوانە و پیاو معقول قتەیەکی قسەی پیاوانە بەخوا چەناکیش و مەشاکی لە حەر کردووە 1000 جار ئەوە نێرین. فرمو مام خدرجان السلام عليكم. عليك السلام بخير باوك اللي شوي الروح باوكم لم جوري ليه باش مام خدرجان جان بقربانه بمدسم دامين بيجاوي بشي بلاي باوكم بلكو ان شاء الله رازيكي بخوانا وجرقي خواردم انت روشتا اوار لمنا الله كان ما بلكو برومو بو مالو حالك يخوم نازم باوكم بو اول لمنا كان خما نبي كتب من محموخ وسنة على سم رفيقي كون ما يسبش مجوريا هاد بشق توي بينير مباشر خمي اوتها النبي بخوا مام خدر امنا كلي رقالم باش كان بقسيتو بكا خمي اوتها النبي من ببيني يحسب ميزك بخويا الشرب لمن زورك ربي كلي ما دام رقه جرس ياريب كذا امين مام خدر بقربانه بم باش تبى توقعي ما خما نبي كتم دبرش تكانك وكر ومنهم يبوح لك يعني ضلني هاي محمود خزر هاتي والله ئەوە سڵحێکە وتم بەشکو بە من بکرێ خێرە کوری یەخوا داوەشی بۆ خاتی ئەو قورعانە باشە ڕەفیقی تۆ لە مزگەوت دانیش تۆ پێشنوێژی بۆ خەڵکەکە تۆش بەم تەمەنەوە خەریکی تیکتۆکی داوەچەی خزر بەخێر بێ ئەمرکە خزر 50 ساڵە من ڕەفیقی تۆم خدرم ئێستا بووم بە خزر ڕووی بابی ئەوە ڕەشبێکە لە تەسکەرەکان وسی خزر باشە علاکوی نێسە بۆچی هاتویت بۆچی هاتووم من ماڵی برای خۆمە کەسی خۆمە خۆ دەزانی من ئەنجومەنی مەنتیقەم وایە یاوانە کەس قسە لە قسەی منیان ناکات تا من وەستا بێتم کەس بۆی نییە ناماقوڵی بکە مەحموو خزر لە ماڵی خۆتا احتیمالەوە بێ بەڵام لە ماڵی منە یەک پیاویتە ئەویش خۆمم کورە عیبە چۆن پیاویتیانما و پڕە لە پیاوی پیاوانە تۆ واز دەوانە بێنە من هاتوومە و کچە بەرمەوە بە ماڵ و مناڵەکەی خۆی خزر ئەگەر بۆ هاتوویت لەکوێوە هاتی بڕۆ ڕۆجی خۆت کورە عیبە مەحموو ئاوا بە منەڵی کوڕی باوکم من چەند سڵح چووم چەند خوێنم کوژانۆتەوە بەسەری ئەو مەحمووە 2 حیزب شەڕیان بوو من کەوتمە بینیانەوە نەمهێش فیشەک تەقێنە ئەی بەڵێ ئێستا بۆیە واتە باوەڕەبان سوێن بەسەر یەکترە خۆن ئەی بۆ نایە خوێنەرە وڵا هەموو کەسێ لە تۆ باشترە ئەم قاچەر داگرێ لەوێ ترامی خۆم گرە خزر لە باڵەکە خۆمم گرتووە ئەوەلم نەکرد دێکچ مەوجلانە کۆکەرەوانێ ئەڵم شتی مناڵەکانیشی بیر نەچێ خەمن نەبێ دایکی گیاهی مناڵەکانم هەمووی حازر کردووە ئێستا بەس ئەم پارچانەی خۆم ماوە دەکچمی ترم جارە شت مەگەڕن بۆ باوکەکە لە ڕقەکە و ئەها لەسەر قسەیەک چی کرد ئەیتر تەواو مەتوەریە کوڕ ئەو قژەم ئەخوا ئەو قژەم ئەو کوژم بەرمە دایکە گیان تۆ بە بەخوا دەستی خۆم داخەکەم هەتا ماوەم ناتۆرێ خولە خلکام کەرمە بە خولە براشم فریام کەون ئۆخوا تەمەنی ئەو کاخدرە درێژکەی خوا دەست برێ بە باڵێوانێ وەکو ئاوە ئێوەی ئاشکردەوە چیتەوە باڵ و حاڵی خۆ ئامین دایکە گیان دە باوڕێم بزین چیەکەن باوڕێت مام
کچەکەم بێنم؟ کچێکچم جانتای چی و شتی چی ئەم باوکەی تۆ زۆر کەرە تا بۆ کزێکم لێ سیانی لێیە یعنی کچەکەم ناچێت تۆ ماڵی خۆی؟ کورە براژن کچیچی و شتیچی هەموو گیانی تێکشکانم خەریکمە مرم ئەوە کڵاوم بیر چۆ بۆ منێریتەوە بە مناڵەکە داوە شەی باشە ئەڵێ خشتی سووری بەم جلانەوە های خولە قۆڕ ئەوەرە وەرە کوڕی نازانم چی ئەو بۆ ڕاوەساولێ دەست ئەوەرەتی بووە وەرنانەکە دیسان باری غەم گوڵاکەمە نیشتوایە لە لێوە بزایە وچی خلا وچی ئەڵێ پاپۆڕەکە غەرق بووە کا عوسمان جان بەخێر بێ ئەو چاوەم ئەوە چی ئەڵێ پاپۆڕەکە غەرق بووە چیە چوتێتە ژێری بەخوا زۆر بێتاقەتم کا عوسمان هەم مەپرسن بۆ خێرە بزانم ئادێ بزانم چییە بەخوا کا عوسمان هەر بە تۆ حل نابێ هەر باسیشی نەکەم باشتر ئادێ وەرە دەرەوە بزانم چییە مەسەلا تێم گێرە کێشە هەیە حەل نەبێ ئەو کێشەی من زۆر لەوانە گەورەترە کە تۆ بیری لەکەیتەوە حل نابێ کورە کوڕی باش کێشەی لەوە گەوترمان حەل کردووە ئادی پێم ڕۆزام چێ کێشەکە کا عوسمان جان ئەو کێشەی من لەگەڵ کەسێکی دەماخ و کە لە ڕقە لەبەروی بە تۆ حل نابێ لەبەر وازی لێبێنە ئادێ پێم بڵە بزانم چییە پیا و کوشتووە دزی و کردووە چییە مەسەلا کورەکە عوسمان جان شەڵڵا پیا و کوشتن و دزی وایە بەڵام لەگەڵ خولەکە لە ڕقی خەزوڵ تێ نەکەوتمایە خولە خوێڕی بێخیرێت بەڵێ ئادێ بزانم کێشەکەتان چییە کورەکە عوسمان جان گوڵاڵەی خێزانم ئەو ڕۆژە دەمەقاڵەیە بوو مناقەشەیەکمان بوو دوو کەلیمەم پێوت بەخوا هەرۆنە پێم و بێعەقڵ بێمێشک تۆ هەڵسی بچیتەوە بوو ئەوێ ئێستا خولی باشی ناماتەوە ڕاست بڵێ هەستا بۆ کوێ هەستا بابڕ هەستا کورەکە عوسمان جان قسەی خۆ مەشکێنە تۆ پیاوێکی پیاوانە و پیا معقولی با قسە و نەشکێ لەوێ کورە هەساڵام پێشم کەوە هەستا حەدی چی وەرە هەستا پێشم ئەترسم قسە و بشکێ هەستا پێشم کەوە نامەقوڵەکە هەستا باشکم ئینشەڵا خێری پێوە پێشم کەوە حەدی چییە ئەمە تۆ بۆ هاتووی ئەوە من هێناومە فزە لێوەنەیە مادام لەگەڵ توێ جێ شخر و فانازی فەخر و شانازیە ئیدە قسە بکردە بێ قەزابی کاک عوسمان مەڕێکم بۆ سەرە بڕیت قەلێ قازێک مەر من مەڕی پیاوی پیاوە ناخۆم بێعەقڵ جەبان ئەمە قسەیە خولە بیستومە چەند پیاوێکی پیاوانە هاتوونەتە ماڵەکە و ئەو کچە بۆ نەگەڕانێتەوە بۆ پیاوە وەڵاهی بڵێم چی بەخوا خۆ دوو پیاویتیانە بوو دوو قسەی ڕێک و پێ کاک و جەنابە ئاوا هەست دەستی خێزانەکە بگری وێرەدەی یاڵا ئاخی کا عوسمان هەست من حسابم یاڵا دەستم ئاجۆم کا عوسمان جان مامەجان بڕۆ هەسا لەسەری مەڕە بڕۆ دەبنگ بێعەقڵ تۆ کە عەقڵە بیت پێم ناڵێ وەڵاهی کا عوسمان بەس ئەلف هەڵێنی توانێ ئەمە ئاخر جارتە پێ دەڵێم تێگەشتی شتیوانەکەی جارێچکە ئەخی بەعزە شتێک هەیە یعنی ئەبێ لەسەری مەرە تەواو تاو وەرە یاڵە بابا وەرە ژنەکە بۆستە مامەجان هیچ شتێکە نییە بەس ڕۆن جووس جا بگرە دەماخسس ئەم کارە دووبارە نەکەیتەوە پیاو بە ئەرێ پیاوەکە ئەم هەموو پیاوە باشاتن بۆچی بە قسەی کەسێ نەکرد بە قسەی ئەو سمێڵ زلەو کرد آخر ژنەکە ئەوان لە زمانی من نەیەگەیشتن ئەم لە زمانی من گەیشت ئەڵێم شۆرباکە پێگەیشتووە پێگەیوە هەموو زاڵمێ زەواڵێکی هەیە ئەڵێ شەق ئەزانێ قۆناغ لەکوێیە